شەڕی نادیاری نێوان کرێکاران و سەرمایەداران لە ناوەندەکانی کاردا. هەفتەی ڕابردوو ئیلنا ئاژانسی هەواڵی کاری کۆماری ئیسلامی راپۆرتێکی سەبارەت بە ڕووزاوەکانی شوێنی کار لە ساڵی 1403دا بڵاو کردەوە. ئەم راپۆرتە سەرەڕای هەر پەردەپۆشکردنێکی یاسایی لەلایەن مێدیاکانی کۆماری ئیسلامیەوە دەرخەری کۆمەڵێک داتا و زانیاری هەژێنەرە. هەر ژمارێکی کە لە مامارەدا هاتووە بەیانگەری ژیانێکی لەدەستچوو لە یەکترازانی شیرازەی بنەماڵەیەکەکە سەرپەرشت یان دابینکەری بژێوی ژیانیان نەدەستاوە. بە گوێرە ئەم راپۆرتە کۆی گشتیە و کەسانەی ساڵی ڕابردوو لە سەرانسەری وڵاتدا بەهۆی ڕووزاوەکانی شوێنی کارەوە زیانیان بەرکەوتووە یان بریندار بوون 26548 کەس بووە کە لەو ژمارەیەش 1518 کەسیان ژن و ئەوانی تر پیاو بوون. بەگشتی لە ئەنجامی ڕووزاوەکانی شوێنی کاردا 1986 کەس گیانیان لەدەستاوە. لەو ڕێژەیە 15 کەسیان ژن و ئەوانی دیکەش پیاو بوون. چاوخشاندنێک بە دەسەکانی ڕێکخراوی پزیشکی دادوەری دەری دەخات کە هۆکاری سەرەکی مردن لە شوێنەکانی کار لە ساڵی 1403دا بریتی بووە لە کەوتنە خوارەوە لە بەرزاییەوە. کۆبەندێکی فەرمی ئامارەکان دەری دەخات کە بە شێوەی مامناوەند ساڵانە نزیکەی 2000 کرێکار بەهۆی ڕووزاوی ڕاستەوخۆی شوێنی کارگیانە دەستەدەن و 10,000 کرێکاریش بریندار و دووشاری لە کارکەوتووی دەبن. ئەمە یەکێکە لە بەرەکانی ئەو شەڕە نادیار و ڕاستەقینەی کە لە نێوان چینی کرێکار و سەرمایەدار و دەوڵەت لە بوارەکانی کار و بەرهەمهێناندا لە ئارادایە. لەم شەڕە نایەکسانەدا خاوەنکاران و دەوڵەت نەک هەر زیانەکانی بەرەی کار بە شێوەیەکی نایەکسان بڵاو دەکەنەوە بەڵکو تەنانەت دەیانشارنەوە. ئیدارەکاریش تەنیا ڕووزاوی برینداربوون و زیانە گیانیەکانی ئەو کرێکارانە بڵاو دەکاتەوە کە بیمەکراون و نەیتوانیوە بیشارنەوە. هەر بۆیە ئەوەی لە ڕێگەی ئاژانسە هەواڵیە فەرمیەکانەوە لەم بابەتەوە بڵاو دەکرێتەوە هەرگیز ناتوانێت تەواوی ئەو واقعە بە ئازارە بخاتە ڕووکە بوونی هەیە. هەروەها لە ئێران هەرگیز ئامارێکی ورد و ڕاستەقینە سەبارەت بە ژمارەیە و کرێکارانەیە کە بەهۆی پیسبوونی شوێنی کار و نەخۆشیەکانی سەرچاوەگرت و لەو پیسبوونەوە گیان لەدەستەدەن یان کەم ئەندام دەبن بوونی نییە. ئەو ئامارانەیە کە لەم بوارەدا بە فەرمی بڵاو دەکرێنەوە بە هیچ شێوەیەک جێمتمانە نین. بۆ نمونە ئەو ڕووداوانەیە کە بەسەر کرێکارانی ئەفغانستاندا دێت لە هیچ شوێنێک تۆمار ناکرێت. تا ئێستا هیچ ئامارێک سەبارەت بە گیانەدەستانی کۆڵبەران ڕانێگەیەندراوە. ڕووداوگەلێک هەن کە لە ناوەندەکانی کار لە نێوان کرێکار و خاوەنکار و بنەماڵەی کرێکارە گیان بەخت کردووەکەدا بە جۆرێک یەکلای دەکرێتەوە کە بە دڵنیایەوە بە زیانی کرێکارەکە دەشکێتەوە و پێشینەکەشی لە هیچ شوێنێک تۆمار ناکرێت. سەرەڕای هەموو ئەمانە هەر ئەو ئامارە نیوە و ناتەواوانەش نیشان دەدات کە ژمارەی گیانەدەستان و ڕووزاوەکانی شوێنی کار لە ئێران بەردەوام ڕوو لە زیادبووندایە. بە پێم ئامارانە ساڵانە بە شێوەیەکی مامناوەند 3000 ڕووزاوی کار لە ئێران تۆمار دەکرێت. لەم ئامارانەدا هیچ ئاماژەیەک بە مەرگی پێشوەختە و بە شوێنەیی و بێجەنگیە و کرێکارانە نەکراوەکە لە ژینگە پیسەکانی وەک ناوەندەکانی پێترۆشیمی، کانگاکان، پاڵاوگەکانی نەوت و هێچەتکار دەکەن و زۆر جار تووشی نەخۆشیەکانی هەناسەدان، خوێن و هەرس، پێست و پیربوونی پێشوەختە و شێرپەنجە و هێچت دەبن. سێ سەرچاوەی سەرەکی ئەم راپۆرتانە بریتین لە ڕێکخراوەکانی دابینکردنی کۆمەڵایەتی، ئاگرکوژێنەوە و پزیشکی جادوەری. بەڵام ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی تەنها و ڕووداوانە تۆمار دەکات کە لە شوێنی کار بەسەر کرێکارانی بیمەکراودا دێت. هەروەها بەڕێوەبەرایەتی ئاگرکوژێنەوەش تەنها و ڕووداوانە تۆمار دەکات کە لە کاتی ڕوودانیاندا ڕەوانەی ڕێکخراوەکە دەکرێن و حاڵەتەکانی دیکە ناگرێتەوە. پزیشکی دادوەریش لیستی ئامارێکی تایبەت بڵاو ناکاتەوە مەگەر لە پەیوەندی لەگەڵ داواکاریەکی دیاریکراو لەلایەن دام و دەستگا فەرمیەکانەوە نەبێت. ئەو ڕووداوانەش کە لەلایەن ڕێکخراوی دەستەبەری کۆمەڵایەتیەوە تۆمارکراون لە کاتێکدایەکە بە وتەی عەلی موزەفەری بەڕێوەبەری گشتی چاوەدێری وەزارەتی تەعاون کار و خۆشبژێوی کۆمەڵایەتی تەنها 14 ملیۆن کەس لە هێزی کار ئێران یاسای کار دەیانگرێتەوە
کە بە شێوەیەکی یاسایی دەبوو لە ژێر چەتری ڕێکخراوی دەستەبەری کۆمەڵایەتیدا بوایەن. تەنانەت بە قبولکردنی ئەم ژمارەیەش نزیکەی 11 ملیۆن کرێکار لە دەرەوەی بازنەی یاسای کار و دەستەبەری کۆمەڵایەتین. لە ئاکامدا ئەو ڕووداوانەی بەسەریاندا دێت لە هیچ شوێنێک تۆمار ناکرێت. ئەگەر ئەوە لە بەرچاو بگرین کە بە پێی دوایین ئاماری ڕێکخراوی جیهانی کار ڕۆژانە 7500 کرێکار بەهۆی ڕووداوەکانی کار و پیسبوونی شوێنی کار گیان لەدەستەدەن، ئەو کات دەردەکەوێت کە پشکی هەرە گەورەی ڕووداوەکانی شوێنی کار بەتەنیا وەبەر ئێران دەکەوێت. واقعیەت ئەوەیە کە خاوەنکارەکان بەهۆی قازانجپەرستی و چاوچنۆکیەوە نەدەیانەوێت ئەمنیەتی شوێنی کار دابینکەن و نیگەرانی لە دەستانی کرێکارانن بەهۆی ڕووداوەکانی شوێنی نائەمنی کار. ئەوان تەنانەت لەوەش نیگەران نین کە کرێکاران لە ترسی گیانی خۆیان واز لە کارەکەیان بهێنن، چونکە دەزانن هەر کاتێک بیانەوەی دەتوانن لە نێو لەشکەری ملیۆنی بێکاراندا کرێکاری تر دابمەزرێن و لە هەمان شوێن و ژینگەی نائستاندارد و نائەمنی کار هەر کارێکی قورس و تاقەت فڕۆکێنیان بەسەردا بسەپێنن. لەوەها هەلومەرجێکدا ئەوە کرێکاران خۆیانن کە دەبێت بیر لە خۆیان کەنەوە و بە خەباتی ڕێکخرا و یەکگرتوانەی خۆیان خاوەنکاران و دەوڵەت ناچار بکەن کە ئەمنیەتی شوێنی کار دابینکەن. دەستەبەرکردنی ئەمنیەتی شوێنی کار وەک هەر ویست و داواکاریەکی دیکە تەنیا بەهێزی خەبات و تێکۆشان دەتوانرێت بەسەر سەرمایەداران و دەوڵەتە پشتیوانەکانیاندا بسەپێندرێت.